ئەگەر لە ناو جەنگەڵێکی چڕداون بم، ئەگەر لە ناو زەریاویەکی پەرکەمدارە کەشتیم تووشی گێژەنێک بێ و سەراو بم ترسم نییە. ترسم نییە تا چاوی تۆ قیبلە نەما و ڕێبەرم بێ، تا چاوی تۆ نیزیکترین بەندەرم بێ. بە ناوی خوای گەورە و دڵۆڤان، جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانی ئێمە پێشکەش بەڕووی گەش و سەری بەرزیەوە بینەرانی خۆشەویست و ئازیز، ئەو کاتتان بەخێر لە هەر شوێنێکەوە بینەری بەرنامەی خۆتان کانگای ژیانن. هیوادارم لێو بە بزە و دڵشاد بن ئینشاڵڵا. دووبارە بوونەوە میوانی ماڵەکانتان بە بەرنامەی کانگای ژیان سەبارەت بە ئاوای نشینی ناوچەی کوردنشینی موکریان. ئەو ئاوایی کە لە پشتەری من دەیبینین ئاوایی سەرۆکانی هەڵکەوتوو لە 20 کیلومتری شاری پیرانشار سەر بە بەشی لاجانە. لەگەڵمان هاوڕێ بن ئەوڕۆ دەچینە ئاوایی سەرۆکانی. فەرموو. بینەرانی خۆشەویست و ئازیز لە ئاوای سەرۆکانی لە خزمەت سێدانە لە ماماغا خۆشەویستەکانی ئاوایی داین. مامەجان باشی شکر سلامەتی؟ خوا سەلامەت کە خواویمانت سەلامەت کە. سلامەت بی مامەجان. زۆر سپاس. سلامەت بی چاوت خۆش بێ. نێوتان چێ مامەجان؟ محەممەد. مامە محەممەدی چی؟ محەممەد خانە. ماڵە چێتان پێ دەڵێن مامە محەممەد؟ ماڵە هەر ماڵە محەممەد خانە پێدەڵ، ماڵە خدری خانەیە ئەوە. مامەجان تەمەن و چەندە؟ وەڵام من بچینە هەفتا. ماشەڵڵا ماشەڵڵا تەمەند درێژ بن یاڕەبی. وەلەدی ئەو ئاواییەن؟ بەڵێ ڕێوەڵەوەلە دێرن. مامە قەدیمەوە ئاواییە چۆن بوو سەردەمی منداڵین گۆ؟ بەخداجا دەوری منداڵیەمە هێندە زۆر نەبوو، بەڵام فقط چەند ماڵ دەبوو؟ وەڵا وەختیش هەفتا ماڵ دەبوو، وەڵا 300 ماڵە. ئەرێوەڵە دەی هەفتا ماڵ دەبوو. خەڵک چیان دەکرد؟ چۆن بوو؟ شکلی ئاوایەکەی چۆن بوو؟ زۆر خۆشتر دەگوزەرا لە العان. ستان دەکرد؟ العانەکانە لەبەر شکارۆی و لەبەرەوەی پیا بڕێکدا ڕەحەتە دەلا العایش عالەم تێرە الحەملە بۆ تێریە. کاروباری خەڵکی چ بوو ئەو دەم مامە؟ وەڵا هەر کەس کەشاوەرزیە. ئەدی ئاژەڵداری بەڕوو ماڵاتیان هەبوو؟ زۆر ئەرێوەڵە العان جۆر کەمتری هەیە، وەختی ئاژەڵداریان زۆر بوو. مامە و شوێنەی ئێمە لانلێنی کوێ؟ 20 چادرم لێ بژاردووە وەختەشی. چادریان لێ هەڵدەدا لە دی؟ بەڵە لە قەراغدی هەڵندەدا کوڵتەپەیان پێ دەکوت ئەوەکە بوو. هەوار چی بوون لەوێ؟ بەڵە ڕێوان. دەی مامە ئەو شوێنێک کە ئێمە ئێستا لێی دانیشتوین کوێی پێ دەڵێن؟ کوێی ئاواییە؟ ئەوە سەرکانیە پیاوانی پێ دەڵێن لێرە. ئەو شوێنە کانی پیاوانی پێ دەڵێن؟ کانە پیاوان بێرە تاتە بکشتە لێرەیە هۆی بلەمەنێ کانێ ژنانیان پێ دەکوت. ئەو شوێنێکی ویشک بووە تەقریباً دیوارەکەی قەڵشیوە. بووە ئەم پێ دەکتن مامە؟ ئەوی ژنان بۆ وەژی پیاوان بووە بووە. بەڵە ڕێوان. مامە لە قەدیمەوە هەراوە بۆ کانیاوە یا چکۆلەتر بۆ لانداوەکەی زیادی کردو؟ ئاوەکەی کەمی کردو، ئاوەکەی نەماوە. لەکوێ ڕابوو؟ لە بڕچمەوە لەنا هەمووی شک بنەوت تا 15 کانی بوو، هەموو کانی بوو. نێویان چ بوون؟ هەر سەرکانیان پێ دەکوت، هەر دیەکە بە نێوی ئەو کانی ئاوایە. دەی مامە ئەو سێ چوار سەرچاوەکانیە چۆنیان دابەش دەکرد؟ خەڵک بۆچی کەڵکیان لێ وەردەگرت؟ هەموو جیان دیاری بوو. ئەو گزەرە بۆ ئەندێزێ دەڕۆی، ئەو گزەرە بۆ گرتیسپیان دەڕۆی، ئەوە یەنگۆ ئاو لێ خواردەوە بۆ گرتکشانەی دەڕۆی جێ العان پادگانی لێیە لە بۆ ئەوانە قسمەت دەکرا. ئەدیێلان ئەلان ناوەکەی نەماوە. ئەدیە خانەوکانیاوەی ئەویش بۆ گرتسپیان دەڕوە. ئەدی خودی وەی شک بوونەدی. ئەدی بۆ خەڵکی ئاوای بۆ خۆیان کەڵکی لێ چاوایی لە مەنزرای هەموو بیرن لێداوە. بۆ ئاوی خواردنەوەی چی؟ بۆ ئاوی خواردنەوەی لێرە دەبەی لەدی لە شێرەن هەنە لە شێران ئیسفادەی دەکەین. مامە ئاوی خواردنەوەی خەڵکیە لان لە ئاوایی لەکوێ دابین دەکرێ؟ ئەس ناکەم لە شێران. ئاوی شێرەکەی لەکوێ دێ؟ ئاوی شێرەکەی چاڵیان لەداوە لە چاڵێ ڕادە. مامە قەدیم لەو شوێنێکی ئێستا لێنی لەو کانی ئاوانە خەڵک کۆ دەبوونەوە چیان دەکرد؟ وڵای داهاتن لەسەر ئەو کانەی دادەنیشتن گاوەکی زۆر بوو ئەگەر لە مەزرای کاریان نەما داهاتن لە سەر کانادا ئەوەش کانیە ژنان بوو ژنیش دەچوونەوێ.
لی باشە دادەنیشن لێ خڕدەبوونەوە ستان دەکرد ستان دەکرد والله جالسين لك قصة باسي عم تشتن ذكر وەکچی أري والله وەکچی مامە قسە وەکچی والله جاب الله قصة وكسي قصة لك كسب كشاورجين ذكر قصة لا دامدارين ذكر قسەی خۆشیشتان دەکرد ذكر والله أري والله قسەی خۆش وەکچی دێ ماما ها قسەی خۆش وەکچی گۆرانی کوتنێک بە قسە جێرانەوە بە ودبو يبابو تشيروش كذا كود آخر هم جور هبول هاتن نەقڵ بەسەرات بۆ دەجێرانەوە چیرۆکت بۆ دەجێرانەوە أمن لا والله ولا أمن بلدنا بلا والله گۆرانیشت بۆ نەدۆکتن ماما لا والله ئەدی چێ گۆرانیشتی بۆ دۆکتن والله جانا ما ولدنا هبول جا دەڵێن خاڵە محەممەد بیرەوەری زۆر خۆش و تایبەتی لێرە و بە تایبەت لەو ئاوکانیاوەی ئێرە هەیە مامەجان چۆنی ماشي باشن شکر سلامەتن دا باش سلامت بە کەیف و لەش ساغیدی دا فتكاربي الحەمدولله مامەجان تەمەن چەندە لا رمبي هفت 6 سال 7 سال ماشەڵڵا تەمەەن درێژ بن یارەبی وەلە دیێرەنی دی ولا ايرم دەی خاڵەجانم گۆ باسی ئێرەمان بۆ بکەم باسی ئەو کانیا و منتەقەمان بۆ بکەم بزانین چۆن بوو او كان يا برا او زمان زو وقت بعشت بزيلين بخله باسی ئەو بەهشتەمان بۆ بکەن بزانین چۆن بۆ بەهشت حالم لسري خرد بوا او اود تشبو ديانا نوجن لي دكردو دامان لسر دكردو لسر او تاتانا او لێ کۆ دەبوونەوە ستان دەکرد وەختی بێکارێکان کە لێ کۆ دەبوونەوە لێرە بەسەر هاتی خۆش والله دامان دكردو نوجان دكردو باسي كشاورزو شتيان دكردو اوان دەی خاڵە محەممەد گیان باسی قەدیمان بۆ بکەن کە دەڵن لێرە هاوەکانیا و شت زۆر بۆ بزانینە و ناوچەیە چۆن بوو او ناوچه لكلتابرا او دهاتا دعاشي ئاشی لێ بوو ئێرە عاشي ليبو عاشواني هبو چەند ئاشی لێ بوو هر يك دانا عاشكا او دمي جا باوي دكرا الان جاوكا ايشك بوا فەرموتان ئاوی شوێی بۆ دەهات اي كلتابي ئەدی ئەواوە ئێرە بۆ ئاشی کەڵکان لێ نا والله ايرا بكلت ايرا الا اون لي دخوا دنا بو ايرا بكلك ندا او بو كرتك سبان دسوي بو عندي زي دسي بو كرتك شاني بو سيدي انا دسي ئاشەکە و ئاوەکە چی لێ هادە واشواوە او كان ايش بو اشي لبنت ارى والله سوقشي نماو ئاشەوانتان بۆ دەگریدی خاڵەوە والله بون دغرا شواني بوچون چوار فەسڵەش کاری دەکرد ارى والله ساغ بە یارەبی ئاشەکەی چێ بوو خاڵە شكيا وداني بو اغا داينا بو ارى والله دەی بە چی کار دەکرد ئاشەوان بە چی کار دەکرد بقاوي اشوان ئاشەکە بە ئاوێ کاری دەکرد ئاشەوان بە چی کاری دەکرد وانا لسري بولي دكردينو بوخن برا شكن دكرتو باردكو دزوال دكردو دنياناو ئەدی حساب کتابەکەتان چۆن بوتستان دەدا بە ئاشەوانی كل وانا كنت دا بيلانا دا بيلانا ابو بێڵانە چ بوو بيلانا تاي دو بيالي هل دكرت اري والله لە هەر گەرمێکە لێدا بە دوو بێڵی هەڵدەگرت هل تاي دو بيالي هل دكرت فقط گەرمتان لێ دەکردەتان کردە ئاردیا ئاردی جۆ شتیشە بوودەم فالخرن لي دكر بو لاغانو بلا ما بروشن لي دكر بوخن بو ساوارو چەند ساڵە نەماوە ئاشە خاڵە والله زور نمجا وتأمن وبيري ناعقة كان جي خلاص او شو مسار بحث او يشك بو دەی دو ئاویشک بوویدی ئارد وردە وردە لە شاری ڕاهاتوە يا والله خاڵە ئەو ناوچەیە ئەو ئاواییە چه تایفێک چی لواشیرەتێکی لێ دەژیان لە قەدیمەوە ئێستا ماون لێرە نا والله خديمي يقنا مع عمي مرت ماڵەکان خانەوادەکان بوون لە چ تایفێکی بوون لە چ تایفێکی بوون يا والله شو زعما متعايفة تدابو مەسەڵەن مەنگوڕ بوون مامەش بوون تدابو معالي تدابو حزمي تدابو شو زعما ئەلانیش ماونەوانە لێرە ماون هر ولا بوخم ولا حزم ماهم ليرة لە چۆ ڕاهات بوون خاڵەنگۆ هر ولا ديرة ما دايم لا ورمي ابو نادم لشورهاتون والله دەی خاڵە محەممەد چۆن بوو دایک توانات نێرە دايكو با مبيرنا شوناتو نيرة من الليرة بو ميدي نازانم وان باز نەکردووی کە بۆچی هات نێرە نالاي بابي خمر نجدي وقمردوها خدا لێی خۆش بێیشە تقول مرجينكو
ممنونة بنو قالوا محمد ان شاء الله بقربان راه استاذ بمان السلامه بخود بخير باشي السلامه ممنونة بقربان دايجان خلقي سركانين بله قلبو ساق يا ربي هاتون بو هواردي اري والله كين جاتونا والله ما نجيك دبيليرين ما نجيك دبيلي رجل ساونا وبتوابي اري والله هر تينا ولا يدينا ولا بساتو شو ذاك اري والله بانا كل ما لدينا دري كن جدرونا والله الحين ما بقدر بياتونا هر زارك دين تقريبا ساعة 12 يورو اري والله حتى كي لي رزبن والله نفس حال يرضى بينا صحتي قام تن مالندين والله ما دو مالين قلبو ساق ان شاء الله جيران خزمن سن والله عاد زيلاين دادا با بإسلام تایبەت نامێنەوە لێرەوا بە مانگێک وەرزێکی دیکە بێن بە تایبەت لێرە بورس دەکەن هەردین دەڕوینەوە پس بە پێوەی کە لە ئاوایی نزیکە مەڕتا شتەکە هاتو چۆ دەکەن ئەرێ والله ئەمە بوساق بە قوربان سەلام بوساق بێشڵە دا شیرەکەی چ لێ دەکەن ڕستەکەی چ لێ دەکەینە پەنیر تەنیا پەنیر دەکەینە مەشکە و پەنیر و چی دیکەش والله ماست و چەند سەر و مەڕ و بزنەیە چەند دەبێ شوانە خدای بە زیاد بەسەر و سی سەر هەر بەشی خۆتان دەکەی لێشی بە خدای ئەگە زیاد بێ لە خۆمان دەفرۆشین ئەگە زیادیش نەبێ زیاد دەبێ ئینشەڵڵا ئینشاڵڵا زیاد دەبێت دادا بە فەسڵ فەرق دەکا شیری ئەو بزنەوە مەڕانەکە بیکەم بەچی بە وەرز فەرق دەکا مثلا شیری لاین زیاتر دەکەنە چی مانگێکی دیکە دەکەن هەرێ زۆرترە دی لێ بەهارێ شیری زۆر ڕسقی زۆرترە بەهارە دێ دەم دەیکەنە چی ئەو دەم دەکەی ئەگە زیاد بوو دەکەینە پەنیرەکە کەمیش بۆ دەکەینە مشکە پەنیرەکەی داچی لێ دەکەن پەنیرەکەی داخینەوە بۆ دستانێ دستانەجری خۆین دادا لەکوێ داخنەوە لێرە کونە پێست و شت ماوە لە دەوروبەریە هەر لە نێو دەی لە حەسان لە ماڵی داخینەوە لێرە لە چووە قالبوو ساق بێ قوربان سەلام دادا کاری دیکە چتان هەیە ڕۆژە بەچێوە خەریکن کە دەستنەوە نێو دەی ڕۆژێ بڵم چی خەریکین مریشک و جووسکەن هەیە و حیوانن دەژوورەدایە و مانگانەیە و مانگاکانە لە نێو دەی پیان ڕادەگەن ئەرێ وەڵڵا ئەی مریشکە جووسکەکان چی وەڵای شە دەیبیان هێن و بیان بەم و چەند مریشکوەیە بەڵای چەند مریشکمە دووسکان لەبەرە بسمە بەریان دادان حە زۆر کەممە قەل و قازیش ئەرێ لا مریشک لە دەی زۆر کەمەوە چۆنە ڕاتان گرتووە وەڵای ئەم زۆران دەرجی لێتدەم بۆیە ناڵم ببرن خۆشت دەوێن ئەرێ وەڵڵا زەلزەلەش دایان کوژێەوە ئەرێ وەڵڵا قالبوو ساق بێ ئینشەڵڵا دایە گیان دەست و چاوت دا مرۆکانت قەدیمین ئەرێ وەڵی قەدیمین کەنجێن یادگاری دایکتن یا خەسوو وەڵا ئەو بێکڕین بەخوا دەگە زێڕی بوون دەرمێنە کاکە بۆی کڕیوە لەگەڵ ئەزێڕەکە چلێک وەڵار مامە زاهاتینە لای مامە شوانی ئەڵبەت مامە شوانیش نێو کاکە شوانە باشن کاکەی جان سڵامەت سلام کە ڕای ڕەبی بەخێری سەر چاو ماندوو نەبن یا ڕەبی قالبوو ساق قوربان سیاو خاڵ خۆتان دەناسێنن چاو خۆش بێ ئەمن مستەفا کاک حەسەنیمە خەڵکی سەرکانیمە ماڵە چێتان پێ دەڵێن ماڵ ئەحمەدی مەلاژێن پێ دەڵێن کاکە مستەفا خۆشەویستە من و چەندە بە خودای پاڵیوە 51 ساڵی داوە پاڵی بێداوای دیتم تەمە درێژ لە ساغ بنیارە هیچ قدرەتی نەماوە ئیشەڵڵا ئیشەڵڵا هەروە لێ بە بزەدەم قالبوەر ساغ دەبێ ئیشەڵڵا کاکە جامە لە دیاوین بەڵا هەروەلی سەرکانیمە ئەرێ وەڵا چەند ساڵە شوانین وەڵا ئایلەوەتی من چاوم پسکوتەوە مەمەڕن هەر هەبووە وەلی بخۆم شوان بوومە و شوانم گرتووە و ئەمە زورێک بووە کازمەڕ و ماڵاتی خۆتان دەلەوەڕاند و شوان و بۆ دەگرت بەڵا هەموو سوورێ دەبووەرێ وەڵام شوانم بۆ دەگرتومە ئەرێ هەان لەبەر مەرخۆم مەڕ خۆتانە بەڵا مەر خۆمە بەڵا قالبوو ساغ بێ یا ڕەبی بەڵام هەر بە شوان بە حیساب دێن دیدێن لەگەڵ مەڕەکان چونکە لە ئەرێ هەر شوانم خۆ سلامەتکە ئینشەڵڵا زۆر منوفاق کاکە ئاوایەکە لێرەواری ئاوایەکەی زیاتر لەکوێیە ئێرە ئەو ناوچەیرە چۆ پێدەوە منتەقەیرە چۆی منتیقەیرە ئەوە بەردە زەردا ئێرە ئەوە بەردە زەردا منتیقیمە مثلەن بناری شێلێ ئەلەو بنارێ ڕاحتا دەڕۆن دەچینە ئەشکەوتە بەیرەمە ئەو هەموو وانێکیمە مەتاعیمەیە ئەلە وەژڕادەڕۆینەوە دەچینەوە بۆ سەرروک و وەرناسی و کەیانیلانەوە ئەوە هەموو مەتاعیمەیە ئەلە وەڕاحتا دەڕاتە ئەو گردەی بابە گورگوڕی ئەوە ئیمەیە ئەوانە ئیمە شامە سوور و ئەوانە گۆڕەکە لە چۆ زۆرترە لەو شاف متعایە و لا زۆرتر لە کانە سڵەمانی و بابە گورگوڕ و کاری شیلان و سەرروک و ئەوانە لە وەڕکەی زۆر چۆستانی لێیدی نەخێر چۆستانی هەرەوە جوورەیە هەردێن و دەگەڕێن بەڵا هەردێن دەگەڕێنەوە چۆستانیە نەوەڵە شۆستانەکە من ناچێن شۆستانە هەقت نەچوونە خەڵکی ئاوای یان هەکەم بۆ نەوەڵە هەر قەت نەچوینە حالێ لە مەتەقی خۆین دێ لەوەڕێنی چونکە دەبی مزەویزە تەبی دەنا ناتێن بچینە چۆستانە ناتان دەنەمەویست نەوەڵا نەچینە بخۆن وەرن نەگرتووە لە خدای بە زیاد بێ لێرە جێگۆڵەکە هەیە دیمەڕ ماڵاتەکەی ڕۆژە دێنێوەڵە ئەن لەوەی واوە دەچینە دە پەرێزان کۆمپالیا دەچینە پەرێزان حتا دێت پەرێز خلاص بێ ئەچە دەچینە دەگەڵا سەوەندەرێ مەڕەکە دەکەڵا سەوەندەرەکەن هەتا بەفر دەبارێ خۆ کەم نانێ دی لەوەڕ بۆ مەرەکەی نەوەڵە قەت کەم نانێ ماشەڵڵا مەڕەکانیشە مخەپەتۆڵە و قەڵە و قەڵە
ئەخە بخۆم لەوە ڕاندومە سەعات ماڵە هەڵمەساغ بەیار ئیدی چاکیان پێڕا دەگەن خەڵکی شەروا بوون ئەگەر مەڕ و ماڵاتی خەڵکی بە خودای من قەت شوان نەبووم بەڵا بۆ مەڕ خۆم هەمیشە چاکم دیکە بۆم نەوەڵڵا نەوەڵە ئەگەر سەعات ماڵ لە میساشی نالەوەڕە شەوێنی نادا ئەم بخۆم شەوێنی شوێن سەعات 12 شەوێگە دەنوی هێواری ئەگە هێوارە ڕام کردەوە تا سەعات 12 شەوێ 12 شەوێ وەری دەژێڕم ئەگە وەرنجە 2 ساعت 3 ساعتن دەی لەوەڕێنم جاچێ دێنمەوە سەر عوشێ هەتا بانی تا هەڵدەیە هەڵناسێت چکە تێرە ئەرێوەڵە زۆر باشە شوێن هەروان پێڕابگەن شوانەکانی دیکەش کە جوێبیسی دەنگمان و بەرنامەکەمان دەبین ئاو باشیان پێڕاب ناگە ساعت ماڵ نەبی کورە تا باین عوشەی دەکەن هەر دەنون ئەبرا دەبێت حەسێتەوەی دی کاکە هۆیەکەی چێ و مەڕەکان کە بە ئیسلا دەڕۆن و بێری دیان دۆشە بازێکیان بێوە کە بیان دۆشم بەڕێیان دەکەن حیدێکیان ئەستێورن شەکن بەرانن ئەوانە نادۆشرێن نەزاون ئەوەی دیکە مەڕەزاوەکان دەدۆشین و بەڕیان دەکەن جا بخۆن دایان ناسین دەڵێن ئەو مەڕە زاوە ئەو مەڕە نەزاوە بێرەکان بخوان دەزانن زۆر باشە زۆر باشە کاکە هاودەمی کەژ و چێ و چیە ئەو دەوروبەرە بوویەوە بەڵێەوە زۆر دەهاتی جگە لە وەختانێک کە مڕماڵاتی بێ هەل لەوتی چاوم بسکوتۆ من هەر هاتومەتەوە شێوانە چەندیش خۆش ئەرێوەڵە قەدیم چۆن بۆلان چۆن وەگەر حەنجیا گۆڵ لێ بوو زیاتر قەدیم ساتر بوو قەدیم جیا زۆر بوو قەدیم ئەگە دەچووی پوش داهاتە نیێ قەد عیسانی مەڕتی بڕ نەدەکرد دوو بەشی دەمر هندی دەخوارد الان مەڕ نابری چکە دەرزی و عبوشت هەیە وەڵی قەدیم دەرزی نەبوو عاب نەبوو ئەمە ساڵی سێ چوار سەلانان حەبوو دەرزی دەدەین حەبی دەدەمێ و دەرزی لێ دەدەم و دەرزی جەرگە ڕەشەی و دەرزی سێ پەلاشی و ئەدێوام دەرزی نەخۆشی ناڵم دەرزی چڵمی لێ دەم و ئەگای بەحاسم مەڕک چڵمی ژیا دەرزی چڵمی لێ دەین ناڵم بێ نەخۆشی ناگرێت وڵات چاکیان پێڕا دەگەم وڵات جیان خۆش و چاکیان بوو نا زۆر عەمدولە زۆر چاکی پێڕا دەگەین مەڕەکەت حیفە پێڕانەگەی الحەمدولە عەن دەرامەتی هەیە ئەرێوەڵە لایشەڵا کە هەروە دەمێنێ کاکە ئەو دەوروبەرە شاخوچیەوەکە کانیاوی لێیە نیودیە کانیاوی لێ نیەوە هەچ کانیا لێوەلی کانیشیلان یە کاری لێ ئەوی دوورە بۆ مە نابێ دەنا هەر بە تاکێرانە بەو تاکێرانە بۆی پڕدەکەن و مەڕەکەی ئاو دەدەی ناوەڵای کانیاوی لێ نەماوە چونکە ئەن ساڵە و چاڵ و شتە لێدراوە هەموو کانیاویشک بوونە قەدیم لێ بوو سەرشاخەکان سەرشاخەکان قەدیم ناوەڵای هەر فقط کانیشیلان نەبووەمە دەنا ئاوی لێ نەبووە زۆر باشە کانیسکۆل هەیە ئەن لە هۆی دیویکانی ئەسحابانکانی لێیە وەلی لەو دیویکانی ئەسحابانکانیکە کەمە بۆی نابی مەڕی لاودەی هۆوە هەیە کانێکی لێ دیوی سەرکانیە ئەو درۆزنا ئەویش بۆی نابی لێ ئاودەی سوکەم دێ بۆ کاوڕان دەبی بەنەدا شیلانگە چۆن دوکەیە زۆر باشە زۆر باشە کاکەجا پەرێزیشتان بۆ داناون ژین و بۆ داناون لەبەرەوەی مەڕەکان هەڵنەیەن چەند ماڵ پێکەوە دێن کاکە ئەمە دوو ماڵین ئەو ئاوەڵ ماڵەکەشم ئەویش ماڵەکە هەراو کەم پخت دێن و دەڕۆن بەڵێ ڕێوەڵە ئەوە لە ساتریشە ساغ بە ئیشەڵڵا مەڕەکان لێک دەکەنەوەی دیکە داهاندوێشن عادی کۆرە هەست کەسە دەزانین قەترێک بڕاتەوە بەری نەوەڵە نەمەڕک بۆ ڕوبەری دەڕۆ نەمەرەک بۆ بەری دەڕۆ زۆر باشە کاکەجان کاکە گیان لەبەر ئاژەڵ لە شاخوچیەوەکان چی لێ بوو قەدیم ئێستا ماون قەدیم وەڵی قەدیم هاان گورگ زۆر بوو کەرۆشک زۆر بوو قەدیم ڕێوی زۆر بوو ئەلحان ڕێوی حە زۆرە وەلی گورکان نبینی یە گورجی لە شاخینەوە نازان چونتە شووە خۆت ناوێن خۆت خۆنی خەڵکی دیکەن ناوێن خۆت خۆنی خەڵکی دیکەن وڵی نازانم میلەت زۆر بووە سیە بەغەوز ئەن کەرۆشک نەماوە جا ئەو شاخ و داخەز بەچی خۆشە بە گورجی خۆشە بە ڕێوێ خۆشە بە کەرۆشتی خۆشە بەوانە خۆشە و شاخە وەلی بە ئاواتی کەرۆشێکی بین نبینی دەچون بۆ ڕاوێ کاکە ناقە نەچین بۆ ڕاوێ هەر خۆشە و سروشتێکی خۆشە نەداداویان کە بەڵام خەڵکەکە خۆی تیاویشتۆ ڕاوی ئەرێوەڵە دەنەوەڵە دڵن نەدادا ئاەگە کەرۆشێک هەڵدەستا چاول لێدەکرد خۆش بوو بۆ خۆن دڵن کوشات دەبەوە گورجێک هەڵدەستا سەکان تێبردا حەمدولێ سەکان نادەخینکان هەل لە مەڕەکان جودا دەکردەوە ئەرێوەڵە خۆش بوو بەعان هیچ نەماوە ئەن ساڵی ئەو ساڵە من لەبەر مەڕیما یە گورگم نەدیوە یە کەرۆشکم نەدیوە وڵای فەقەت ڕێویم دیوە ڕێژ فەقریە لە برسان دەورەی مەدەدا دەڵە بزانم کشپەڵێک شتێک هەرێوەڵە شوان وای لێ هاتۆ دڵتەنگی گورگیش دەکات ئەرێ بە خودای نانە عیز نەماوە ئەرێ وەڵای حەج دەعباگ نەماوە بەداخەوە شێوێ مەڕەکان بەڕڵاکەن گورگ ناخۆ چونکە گورگ نەماوە زدەخوا کاکە تۆش دە ساڵگرەکارێکی دیکە بکە گوای بە شوانێم وەچێ مەڕەکە نانەوە ڕێ پێ نازان کە ڕێنەمانە نانەوە دەناخۆ هاتپانەوە وڵای ئەوەشی نەدەویست بژین ئینشەڵڵا کاکە گیان ئەمە کالان هاتووی نێرە هەر بۆ چەند دەقەیەکیش بەڕاستی دیمەنێکی یەکجار خۆشە بۆ هەمیشە لە یادماندا دەمێنێ ئەنگویە کە هەمیشە لێرە بوونە و لە قەدیمەوە مەڕ و ماڵاتویە ناوارە لێرە هەستان بزاوتراوە گۆرانیتان کتۆوایە
بە زمانی خۆن زمانی خۆی ئەوە ینی بۆتان ناڵم بەڵام وانە ئەو هەوانە گۆرانیمان هەردەوێت جا بە مەڕەکانی هەڵدەکوت جا بە تەبیعەت هەڵدەکوت وەڵی جا تێن هەڵدەکردی هەرچی بادێ دێبا هایشەرسی بادێ فەرمونون تفەرمو دەڵی گۆرای ئەگە ئەو گۆرای لە کۆڵم دەوێ خلاص دەبێتێ وەڵا بە دوو گۆرانە لێخە دەبین سەدی هەرن چاوەدەڕایشنێ باغمارەوە مەبکدێسیە وێن بادارەوە یا ڕەبدایە شارەوە سوي لسيلاي قبران هاوارا حكي بيام دال وسيدارا من دل صايا الله يا قرمل ويا ئەی بژی کاکە جا گۆراین بۆ بێران دەکودی ئەرێوەڵە ئەزەب دەورانێک بوو دەم بێری زۆر زۆر خۆش بارێوەڵا ئەلای زۆر خۆش بۆ دەبێ گۆرانین بکوت داوەتن دەکرد زۆر خۆش بوو دا داوەتەکەی مەست بۆ دەمێ ئەرێ وەی هەرت سنێداکەمە دڵ پیرێ نابێ یار منێ داڵەوە بۆم گیرێ نابێ چاوڕەشێ واوەدەی مەڕۆنێ ئاڵێ قوربان دەبمە بەرزان زایە گەرنیە و سەردەمە بۆ بکاناوی چاوڕەشێ واوەدەی مەڕۆنێ ئاڵێ یاری ئەو دەمیشە بوو منداڵ بوو بەڵام ساڵ بوون زەماوەند و کرد کاکە چەند ساڵ بوون زەماوەند و کرد لە سوکەیەوە جێژنانە داهاتین لەوانە داوەتن دەکرد و نانەدەم چەند ساڵ بوو چەند ساڵە بوو نەگە زەماوەند و کرد ئەمن 22 ساڵ بوو مەگەژنی مێناوە دادم چەند ساڵ بوو بە خوددا هەر 15 ساڵ دەبوو بەڵام 22 ساڵ دەبوو بەڵام یار منداڵە بۆم ژیر نابێت دیارەوەڵە ئەوتمیاوا بندێژە ئینشەڵڵا خوددا هەر پێکتان بێڵێ هەر بێم زەڕەت و لەش ساغ بن یا ڕەبی کاکە جیان قارب و ساغ بێ ئینشەڵڵا دەنگیش و هەروە خۆش بمێنێ قوربانی چاوەدەم خوا سلامت کەسەڵە خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە لە دەرەوەی ئاوایی سەرۆکانی لە خانوویەکی کە لە نێو باغدا هەڵکەوت و دانیشتوین چاکیان بە ئاوری بۆ لێ ناوی نستاش بوونی ئاورەکەی هەر لێ دەیخۆینەوە جێەوە خۆشەویستان خاڵی دەکەین بە پێوەی کە وەرزی کارەیە و خەڵکەکان و لە ناو ئاوایی نەبووین شەڕای ئاوای زەحمەتی کێشا و ئەو برادرانەی لێرە خڕکردەوە ئێستا لە خزمەت مەلامەجید یەکێک لە دانیشتوانی ئاوایی سەرۆکانی داین سەلام عەلیک باشن کاکە جان ڕەحمەت الله سپاس و دەکەم بەخێر بێن سەرچاوم زۆر بەخێر بێن یا ڕەبی چاو خۆش بێ زۆر سپاس زیاتر خۆتان دەناسێنن بەڵێ بسم الله الرحمن الرحیم ئەمن مەلامەجیدی مدەڕەسیم خەڵکی دێی سەرۆکانی بەوەلەت بووی خەڵکی سەرۆکانی و ئێستاش دانیشتووی خەڵکی دێی سەرۆکانیمە تەمەن و چەندە؟ تەمەنم 51 ساڵە تەمەن درێژ بن یا ڕەبی کاکە چوونە پیان کوتونە مەلامەجید بەڵێ ئەمن هەر وەکو لە دەورانی منداڵیدا لە ساڵەکانی 64 و 65 ئەوانەدا کە لێرە بەڕێگم مەتەخەکە نائەمن بوو شەڕ و شۆڕی تێدا بوو مەدرسەکان هەندێک تاحتیل بوون و ئەمن بە پێ و دابوو نەریتی خەڵکی قەدیمی وڵاتەکەی خۆن و منتەقەی خۆن ئەمن بوو مەفەقێ و لە حجرەکانی منتەقەی خۆندا دەرسی مەلایەتیم خوێندووە و
بۆیە پێم دەڵێن مەلا مەجید. کاکە ئەو دەم کە دەرسی فەقێتێتان خوێندووە چۆن بوو ئیزنی مەلایەتیتان وەرگریانە؟ بەڵێ ئەمن لە ساڵی 69دا ئەمن ئیزنی مەلایەتی وەرگرتووە و بە ماوەی 14 ساڵیش لە یەکێک لە دیەکانی منتەقەی ڕزاییەی بە نێوی نایبن کە دێکی تورکی ئەهلی سونەت بوون. ئەمن 14 ساڵ مەلایەتی وانم کردووە و پاش ئەو 14 ساڵی هاتووم دانیشتم لە ساڵی 86ەوە لێرە بە عنوانی کەشاوەرزێک و دانیشتم کاری کەشاوەرزێ دەکەم. هەر بێم زەڕەت بن ئینشەڵا چۆن بوو وڵاتانە؟ واللهی هۆکارێکی ئەوەی نەبوو بڵام وەڵاهی لەبەر خاتری ئەوە مەلانە وەلی بەعیلەتەوەی کە هەر مامۆستایەکان بەڕێ سوونیان سەخت بوو ئیمیش هەر وەکووان لێرەش بەڕێک زەمینی کەشاوەرزیشتم هەبوو هاتم سە زمینەکەی دانیشتم و دەستم کرد بە کاری کەشاوەرزی و دانیشتم مەلایەتێنە. حاڵ وساغ بێ یا ڕەبی. کاکە باسی سەردەمی منداڵی و لاوێتی خۆتمان بۆ بکە بزانین ژیان و ڕابواردنی خەڵک چۆن بوو. بەڵێ دەورانی منداڵیمە تقریبان بڵێن ئەمن کە متەوەلیدی 45 ممچین ئەمن ساڵی 51 و ئەوانم و بیردێ دەورانی منداڵیمە و دەمی ئاوایەکان و دەیەکان ئیمکاناتێکی بەو سۆڕەتان نەبوو بڕق و تەلەفۆن و گاز و بێداشت ئەو شتانە کە هەر نەبوون وەلی ئەلحەمدوللا ئێستا ئەو شتانە کە هەموو ئیمکاناتەکان فراهەمن و هەن لە دەیەکاندا دەورانی منداڵی مەژوەک و دەورانی منداڵەکانی هەم دەورەی خۆن و هەم وانشی خۆن ئەمە بە شێوەیەکی زۆر ساکار دەژیین ینی ئەو تەجملاتی ئێستا هەیە و ئەو شێوە زیندگانی منداڵی ئێستا دەکەن ئەمە ئەوانن هەر نەبوو دەکرێت بڵام ئەمە هەر لیباسی بەری خۆن تەواو نەبوو کەوشن نەبوو زۆر شتن هەر نەبوون ئەو کە ئیمکاناتە نەبوون وەلی دەورانی منداڵی مەش دەمینی مەسەلەن هەڵسوکەوتی منداڵانن هەبوو قماروشتی منداڵانەی تایبەتی خۆن هەبوو هەلوچێن هەبوو تۆپێن هەبوو هەمزەلێن هەبوو ئەو کارانە هەبوون دە دەورانی منداڵی خۆدا بەڵێ ئەمانەشن هەموو کردنەوە هەر هەبوون دەدەیدا مناڵەکان شەمیشە لەبەردەستی دایک و باب یارمەتیان دەدان بەڵێ منداڵەکانیش قەتحان ئەو دەمیە هەموو جۆرایاڵی قسەی دایک و بابی بوون هەموو متیع بوون هەموو یارمەتی دایک و بابیاندا لە کاروبارەکاندا ئەکسەری منداڵەکانەمە هەموو مەڕووماڵاتن بەخێ و کردو و لەبەرمەڕی بوونە و لەبەر کاروباری کەشاورزی یارمەتی دایک و بابنداوە دە منداڵدا بەڵێ هەر وساق بە ئیشەڵڵا کاکە جان سەردەمی لاوێتیەوە پێما بێ و دەماوایەکان وەکووەلان ڕێگاوبانیان خۆش نەبووانە هاتوچێ خەڵک بۆ شاری چۆن بوو وەڵاهی ئەو وەختی دێکەیمە بە تەناسوبی ئەوەی کە هەر لەسەر جێژی سپال واقع بوو دێکەیمە ئیمکاناتی هەر لە دیەکانی دیکە باشتر بوو ئەمە لە مەزموعدا ئەو دەمی هاتوچووە کەم بوو مەسەلەن لە دێکی وەکو دێمەکە ئێستا بڵێن دێکی ئەو دەمی 100 ماڵ یا 100 ماڵ بوو ئەو دەمی ئەو دێ نهایەتەن هەر ماشینێک دوو ماشین تێدا بوو ئەگەر نەخۆشیێک هەبا گرفتارێک هەبایە زۆر بەنودرە دۆسەنگ دەکەوەکە ئینسان بە مۆقعی بگاتە دکتۆر یا بە مۆقعی بتوانێت مراجعاتی خۆی بکە ولی نسبەتەن دێکەیمە ئەو دێی سەرروکانی باش بوو یعنی لە سەرزادەی بوو دێیەکانی دیکەش هەموو شوێی ماشێنیان هەر بەسەر دێیەکەیمەوە هەبوو ئەمە وەکو دێیەکانی دیکە هێندە محتەل نەدەبووین لە بۆ ماشێنوشتی هەر هات با سەرزادەی ماشێنێک هەردەبوو شتێک دەبوو ئەمە دەفەسی زستان و دەوەرزستانەوە ئەو وەختی بەفروشت زۆر دەباری وەکو ئێستا نەبوو بارشی بەفر وا هەڵدەکەوە زۆر ساڵان وها بوو میترێک میتونیۆک بەفر دەباری زۆر وا هەبوو مەسەن کابران نەخۆش کەوتو بە هەفتە نەیتوانێت بستە شارە ڕێبگاوبان دەژیران بەفر دەگیرا ڕێی دەگرتن خەڵک بۆ نەدەکرا کاکە کەس لە ناوخۆ هەبوو وەکو تەبی بێوگەک و جەڕاحێک دکتورێکی خۆماڵی هیچ داوا دەرمانێکی بەڵێ لێرە لە نزیکی دیەکەی مەگردکشانە هەیە لە گردکشانەی مام سۆفێ کە بۆ سۆفێ کۆڵیان پێدەکوت پیاوێکی تقریبا سنەتی بوو داروهای جیاهی دەدان هەتا ساڵانەکە فوتی کرد و بە ڕەحمەتی خوای چوو ئەو کابرایە زۆر پیاوێکی بەدەستەوە بوو بۆ هەموو کەس هەر کەسێک مراجعی کرد بە بەپێی زانایی خۆی بەپێی توانایی خۆی دا و دەرمانی دەدایە و معالەجاتی بۆ خەڵکی دەکرد خراپ نەبوو باش بوو کاکە مەجید بۆ خۆتان قەت چوونە لە مام سۆفیە بەڵێ من بۆ خۆم وەکو نەخۆش نەچوم خدمەتە و مام سۆفیەی نەخۆشی دیکەم بوو بەڵێ من هەر پێما ساڵی 74 ئەوانە بوو باب نەخۆش بوو ناڕەحەتێکی خوشکی هەبوو گوسەتی هەبوو برمەکنی زۆر دکتۆران چوبووم داودەرمانێکی بەو شێوەی نەبوو ولی ئەو وەختی ئەو دارویەکی جیاهی بۆ تەجویزکە دارۆکەی دایە دارۆکەش پێیان دەکوت سینامەکی وەکو چای دێم دەکرا ڕەنگەشی زۆر جوانیشی هەبوو ڕەنگەشی جەلاسی هەبوو ئەو چایە ڕۆژانە دێم دەکرد بۆ بەیانانی سکانیش دەخواردەوە یا شەوانی سکانیش دەخواردەوە تەخم مدەتی 1-2 مانگانی استفادە لێ کرد بەڵێ کاملەن پێچا بوو
بەزۆ جیا گۆڵشتە بۆ خۆشی خڕیدەکردنەوە بۆ خۆی لیان حاڵ ئارێ وڵا بۆ خۆی دەچوو لە شاخی فەسڵی بەهاری مەسەلەن ئەو فەسڵانێک کە بەحساب سێومانجی بەهاری و ئەوڵمانجی هاوینی کە ئەو جیانە دەگەیشتنی بۆ خۆی مدایم و داودەرمان دەکەوت بۆ خۆی لە شاخی جای خردەکرد هەموو نەوە جایکی لە بدارخانەیەکی بوو ینی 300 پرێسکی جیا گۆڵەکەن بوو هەموو جوری جایکی لەکەن بوو بەڵە کەسێکی وەک شاگرد نەبوو کە ڕێشوێنی وێ ئەلان درێژە پێ بەڵێ کوڕەکە ئێستا کوڕێکی وی لەعان بە شێوەی وەکوی کارە دەکە ئەمە ئەویش هەر ئەلبەتە دەرسیشی خوێندەوە دەرسی هەر علمی جایی خوێندووە بەڵێ ئەویش هەروەکو بابی دەچی بە فەسڵی جاخڕکردنەوەشی ساژاوە بۆ خۆتان نەخۆشی دەبەنەکنی بەڵێ زۆر کەس بخۆم نەچوومە خەڵکی کە چوونە بەڵێ دەستێن ێستا بۆکو مەتەبی هەیە لە گردشانی بەڵێ یەکێک لە لاوە سەنعەتکارەکانی سەرکەوتووی ئاوایی هەروەک دەبینن کاکە جلوبەرگێکی زۆر جوان و زۆریش خاوێن دەبەردا مەمنونم هۆیەکەی ئەوەیە کە ئەوڕۆ ڕۆژی هەینیەوە مە مزاحیمیان بوون کاکەش بە خاتری مەکارگاکەی کردەوە کاکەژان سەلام عەلەیکم سلام بەخێرن سەرچاوم خۆش بە ئیشەڵڵا کەتان دەکەم زۆر بەخێرن سەرچاوم لە خزمەت و داینا خۆتان بناسێنن کاکەجی ئەمن یۆسف پیرۆتی خەڵکی ئاوایی سەرکانێمە تەمەن چەندە کاکە یۆسف ئەم 28 ساڵم خەریک بە چ کارێکن وەڵای بخەریک بەکاری جۆشکاری و تۆ لە دیادوات کشاوەرزی و هەرچی مشتری خەڵک سەرکیانی و ئاوای دەور بەربیان هەیە لە خزمەتیان دەمە زەڕەت بیاڕەبی چەند ساڵە خەریکی و کارێک کاکە ئەمن ئەگە حیسابی دوکانی خۆم بکەم لە ساڵ هەشتانەوە بۆ خۆم کارگام هەیە دوکانم هەیە فعالیەتی خۆم دەکەم پێشتریش دیارە زیاتر شاگردیم کردو دەرسەکەیم نەخۆین شاگرد بوومە لەکوێ وەڵا هەل لێرە لە سەرکیانە لە گرتشیانەی بێم زەڕەت بن ئینشەڵڵا چۆن بوروتان هێنا بۆ کارێ بە کاری سەنعەتی کاری جۆشکاری بەو خودای هەر وەک لاوی قەدیم زۆرم نەدەسمە مەدرسەی ڕاستی نەم دەخێنجا ئایا هۆی ئیمکاناتی بوو خەتای خۆم بوو نازانم وای لە عادی باب مەمنی ناردە جۆشکاریە هیمەتی دامێ ئەمیش بەهۆی دەستە ساڵێکم شاگردی کرد لەکەن وەستایشی گشتیانی بنێ وەستا قاسم هەلعانیش ڕێزی لێ دەگرم مەمنی نویمە و ئیدی وای لە کە دوای دە ساڵ شاگردێت چوومە سەربازی هاتم و دوکانی خۆم دانا هەلعانیژەوە لە ساڵ هێشتەونەوە بۆ خۆم دەست بەکار بوومە لێرە چاوی هەردوو لایەکە خۆش بە ئینشەڵڵا کاکە ئێستا خۆتان وەستاکارنی دیوایە چەند کەس لەو کارگای کار دەکەن بە خۆتانەوە بە خودای ئەلحانەکانە تا 5 نەفری لێرە کار دەکەین بۆ خۆشم وەکەوان کارە دەکەم سابیت 5 نەفەر کار دەکەن بەڵێ قەلب و ساغ بە ئینشەڵڵا وەستانەوانیش لە پەنای خۆتان فێربوونە یاژدار شاگردی لێرە فێربوونە زیاتریان لێرە فێربوونە تەمەنێکن سینی خۆمیان تێدا چکەتریان تێدا لە خۆم گەورتریان تێدانی منداڵەکان هاوینان ڕوودە کارگایە دەکەن بۆی کە فێری کار بن وەڵا زۆر چاکیش دێن ئەرێ وەڵا زیاتر لێ دەکەین لێرە زیاتر چ شتێک ساز دەکردرێ من پێشەوەی کە لە ساڵ هێشتانەوە کە دوکانم دانا ئەو دەمی لە سیفریم ڕادەست پێ کرد بە خودای هەرسی مشتری هێنابای بۆم چا دەکرد فەرقی نەکرد حینش بە تساشی دەکەم بەڵام ئەلعانەکانە پیشڕەفتن کردووە ئیمکاناتن زیاتر کردووە وەستاکارن زیاتر کردو ئەلعان کاری ئەسلی من ئەدەواتی کشاوەرزیە دەنێو ئەدەواتیشدا ئەسلی کارم وتاغ سازێ وتاغی تراکتۆرێ زۆربەی کاری من وتاغی تراکتۆرێ قەلب و ساغ بە ئینشەڵڵا مشتەرەکانتان هەر مشتری ناودێن یا لە دەرەوەش ڕادێن والله شکر من دەستخۆشی لە خەڵک سەرکیان دەکەم زۆر چاکەم پشتیوانی لێ کردوینە زۆربەی مشتریەکانم خەڵک سەرکیانێنە بەڵام وڵا لە دێهاتی دەوروبەر هەتا لە پیرانشار لە شنۆ لە نەغەدا هەتا لەم هاباتیژە من مشتریم هەبووە ئی وەتاغی تراکتۆرێ قەلب و ساغ بە یا ڕەبی لە کار و دەرامەتانەلان ڕازنیدی شکر بە زیاد بێرێ والله الحەمدولله الحەمدولله کاکە ڕۆژەکانی بێکاری وە کۆلان ڕۆژی هەینی کاتەکانی پشودان و بێکاری لاوەکانی یاوای زیاتر خەریکی چ دەبن بۆ خودای جالحان وەک قەدیم نەماوە بڵین خەڵک مەڕدارەوە دوی کار و کشاوەرزی بکێ زەوانەکان ئەوەی دەرسێ دەخێنێ ئەوەی سەنعەتکارە جمعانە کە تەحتیلین لێرە چەمەنێکمان هەیە ئەنێ چەمەنی سەرکیانی دەچین لێ خەریکی فوتباڵە دەبین خەریکی وەرزشێ دەبین
جمعی وا بەرنامەی دادنێ دەچینە کوهنەوەردێ تا دەچین بۆ شنا دەچینە مەلەی خولاسە بەستەجێ بەو بەرنامەی کە دایدنین زۆرتر خەریکی فوتباڵینە زۆرتر هەربێم سەڵ منشەڵا وسایلی کەرەسەی وەرزشی تێدانێەوە وای جگەلە یان لە فوتبال بە وەرزشەکە دیکە ڕووبێنن بە خودایی بێزگە لە چەمەنی فوتباڵە زیاتر سەرکانی هیچ وسایلی شکێ لێنێ بۆ فوتباڵە ینی کەس نەوەڵا هیچ سی لێنێ هیچ هەر بۆ وەرزشی دیکە لێنێ باش گەشتی بۆ منداڵەکانیش لێن نەوەڵا ئەسلەن بەداخەواتە سۆرسەرۆشی لێنێ منداڵی چکە بچن سۆرسۆرەی بکەن بەس خلیسکێنە ها بەڵێ بەڵێ منشەڵا تیمی فوتباڵتان هەیە بەڵێ من بۆ خۆم ئیسپانسیلی تیمی سەرکانێمە ماشەڵا کاکە خێرخوازی شەو چاکەکاریش بە خودای جا من هەتا ئەوجێ بتوانم لە پشت جوانانم هێستا بۆ عدەی نەگەشتمە قەوی نەبوومە هەر دەلیمکان ئەوەندەی لە دەستم بێ هیماتیان لێ دەکەم هەر بۆێژ ئیسپانسیلی تیمی سەرکانە دەکەم چەندین مەقامیشن بەدەستێنەوە مەقامی وەڵن هەیە مەقامی دوو من هەیە هەم لە سەر چەمەنی خۆن هەم لە چەمەنی دەوروبەر شرکەتی دەکەین دەجاماندا دەمسای بقاتیدا هەلو ساغ بێ یا ڕەبی بخۆشان فوتبال چاک دەزانین بە خودایی بۆ بازی شتستانی استفادەم لێ دەکەن بەڵام بۆ جامێنە هەلو ساغ بێ یا ڕەبی کاکە جان دەست و چاو خۆش بێ ئینشەڵڵا خاڵێکی دیکەش کە جێی خۆیەتی باسی بکەم و نیشان دەدا بەڕاستی کاکە هۆگری بە سروشتەیەوەیە کە ئەمە هەر لێرە دەڕابەکەی بۆ هەڵداینەوە هاتە ژنە ژوورێ چەندانە هێلانەمان دیت و پەرەسل لێرکە و کۆترە باریکە لێرە هەڵدەفرین لە کەنجەوە لێرە هێلانانێک بە خودای ئەو پەرسیلکانە لەوتی ئەمن دوکانمە ئێرە فعالیەتی دەکەم دەڕۆن ستانان دەڕۆن هاوینان دێنەوە ئەو ساڵی اتفاقاً زیاد بەوەی هێلانی ئەو ساڵ چاکردەوە هەفتێکی خەریک بوو تا چاچی کرەمە زۆن زۆن شایدی و سەعنانە بووین ئەو کۆترە باریکەش کە دەیبینن ئەوە بەڵێ ئەو ساڵەکانە وسایلەکەم لە بن هەڵگرتوونە پارەکانە کەمێکی کەلوپەلی هەواگازی لێبوو لەسەرەوانی هێلانە چاکرد بوو میش بەهۆی ئەو کۆترانەوە وسایلەکانم دەست لێ نەدا تا ساڵی ئایندەیدی دوای یەک ساڵی وسایلەکانم لە بن لابن دەست و چاو خۆش بە کاکە بۆ دەنگە دەنگی رازێت نابن اتفاقاً زۆر پێی خۆشحاڵم هەر زۆر کۆتروشتەکە بۆ دەنگ شتەی ناترسن ئەو خودای هەڵ نەفڕیون تاوانیش خۆیان گرتۆ بێ ئەتمەنگای لە دەست و چاو خۆش بە کاکە ژیان مشکلێکیانە بە بۆ ساڵی ئایندە نەداتنەوەی دی ئینشەڵڵا هەروە لێرە دەمێنن تا ئاوە لێرە بمێنەوەیش لێرە دەمێنن بەڵێ وەڵڵای زۆریان پێ خۆشحاڵم زۆر شتێکی جوان دەست چاو خۆش بێ زۆر زۆر سپاس. لەیەکێک لە واقعەکانی نزیکی ئاوایی سەرکانی لە خزمەت بابێک و کوڕێکی خۆشەویست و ئازیز دایم بە جلوبەرگێکی زۆر جوان و ڕەسەنی کوردەواری کاکەی ژیان باشن شکر سڵامەت خوشکی من سەرچاوەکانم باسا و خۆش بێ خۆتان دەناسن ساوەکانم سەرەتا لە پێشدا بە خێراتنی جەنابتان دەکەم زۆر بەخێرن سەرچاوم ئەمن منشور بە عەبدوڵڵا گرمێنی خەڵکی ئاوای سەرکانیە کاکە عەبدوڵڵا جان تەمەن و چەندە تەمەنم 38 ساڵە تەمەن درێژ بنیارە خەریک بە چ کارێکن وەڵڵا خەریک بە کولێرە و ناین دەفرۆشین لە دییان بە ماشێن دەفرۆشن ئەرێ وەڵڵا چۆنە خەریکی کاری ئاژەڵداری و کشت و کاڵنی وەکو زۆربەی خەڵکی ئاوایش ئەمە زەمین و شتمان نییە دەکولدا لێرە قەرە بووینە با موانەر زەمینیان نەبووە ئەمەش بۆ خۆن بەجێوەیە کە ماڕووماڵات شنێ ئەوە خەرچی و کارێنە پێن کارێکی حەڵاڵە و خەرچی و کارێنە هەر بێم زەرت بن ئینشەڵڵا ڕزق و ڕۆزیتانە زۆر بێ فەقەت لە نێو ئاواییدا یا ئاوایەکانی دەوروبەرش وەڵا لە ئاواکانی دەوروبەرش دەگەڕێن چەند وەخت چەند ئاوایی دەچن بە خودای هەر بارنامە ڕزین بۆ داناوە دەبینی مەسەرەن دا هەفتەیدا دوو جاران دەچینە منتیقێکی دە هەفتەیدا دوو جار تقریبا ئاوایەک دەچن بۆ ئاوایەکانی لای میراوی سەردەشی دەچین بۆ لای شنوێ دەچین بوانە لای نەغەدەی دەچین هەمان دەچین چەند وەخت ئاوایەک دەچن دەبینی مەسەرەن بازە منتیقەیە گیانی ئەو دیانی لای میراوی سەردەشتێ دا هەفتەیدا دوو جار دەچم ئەوانەی مەسەرەن منتیقەی خۆمان دەبینی هەموو هێواران دێم بوو لە دا هەفتەیدا 2003 لەو منتیقەی خۆنین کاکە تەنیا نان و کولێرە دەفرۆشن دەبن بۆ ئاوایەکە بەڵێ دان و کولێرە لە چۆ دەکردن دەیکردن یاخۆ لە ئاوایی بۆ خۆتان سازی دەکەن بەخوای لە پیران شاری ئەمن هەتا 4 کولێرەی دەبم نانیشکە دەبم هەر بە قیمەتی نانەوەخانەی لە دیەکان دەیفرۆشمەوە هەر بێم زارت بن ئینشەڵڵا ڕزق و ڕۆزیتانە زۆر بێ بەتەنیان یا کەسی دیکەتان لەگەڵ دەڕۆن بەخوای بۆ خۆمەر بەتەنیام و ماشینی خۆم و زارجارژە و کوڕم لەگەڵ دێ هەر بێم زارت بن ئینشەڵڵا ڕازی لە کاروبارتان وەڵا بە زیاد بێ لە خودای الحەمدولله خدا کوڕە جوانەشتان پێ بێ لە ماشەڵڵا جلوبەرگەکەی چەند مەمنونین تەشەکر دەکەین دە خزمەت و داینا چۆنە کاکە عادڵ وێڕایەوەی کەلام ڕێک
کەمتر لیباسی کوردی دەبەر دەکەن بە تایبەت بە شێوەیەکی ڕەسەن چۆنە کاکە عادڵ و جلوبەرگەی دەبەردا والله ئەمە هەر لەسەر ڕستنی باو باپیرای نەعەم بۆ خۆم لە حەمراتی خۆمدا شاڵوارم قەت دەبەر نەکردووە حاضرش هەیەی بڵم نێتی کۆت شاڵواری هەیە وەلی سێ چوار دەستی کاپاتۆڵ هەیە فقط زۆرتر لیباسی کوردی دەبەر دەکا زەرت منشەڵا خوددان پێتان بێڵە یاڕاوی بابچن کە لیمەش قسە لەگە کاکە عادڵ بکەین زۆر سپاس کاکە عادڵ جان چۆنی سلامەتی زیاتر خۆت دەناسن عادڵجان نیێ و شۆرەتی ئەمن نێوم حاضر محەممەد سوورە کاکە عادڵی محەممەد سوورە تەمەەن چەند عادڵجان 10 ساڵم ئەم زەرت بی شەڵا تەمەەن درێژ بی پۆلی چەندی کلاسی چەندی چۆرم مۆساڵی کلاسی پێنج دەرس و شتەکە زیرەکی دل دەرستا زیرەک ئەم زەرت بیارەبی عادڵجان چۆنە جلوبەرگە دەبەردەکەی بە قوربان لای ئەوە جلوبەرگی کوردیە بۆیە پێم جوانە دەبەر یەکەم ئەوە ئەو جوانانەش پێم خۆشە ئەها شاڵواری لێبەردەکان پێم خۆشە پسنەوە سەر جلابی قەدیمی کوردی ئەی بژی کاکە عادڵجان کاکە عادڵ وەختی بێکاری چ دەکەی وەختانێک کە ناچی مەدرسەی بە کۆلان کە هاوینە وڵا زیات دەکەم دەگەڵ بام دەسم کولێرە شتی دەفرۆشین هەموو ڕۆژە دەڕۆین لەگە ڕفێقەکانچی لە نێو ئاوایی دارێک کۆ قماران دەکەن ئێم زەرت بی شەڵا کاکە عادڵجان ئەرێ کاکە عادڵ باسییان کردو دەڵم عادڵ دەنگی خۆشە گۆرانیان دەڵێ وایە هەر بژی ئیشەڵا لە کەنجەوە دەست کردو بە گۆرانی کوتن وڵی چڵام لە کەنجەوە بیردە لە کەنجەوە گۆرانیان دەڵێ سێوم وەختی و سێومە تقریبان ساڵێک 2 ساڵە لە چێ فێر بووە لازە لەو خانەندانەوە سن سمای سەردەشتی و زیاتر لە چێ گۆرانی دەڵێ زیاتر بۆ چێ گۆرانی دەڵێ گراتنیشی لە مەدرسەی مەسەلەن لە مەدرسەش گۆرانیان دەڵێ بە بژی کاکە عادڵ بۆ ڕفێقەکانیش گۆرانیان دەڵێ قەت دادەنیشن 2 بە 2 سێ سەبیڵن چ گۆرانی بێژێکت زیاتر خۆش دەوێت واللهی زۆرتری سمای سەردەشتی بژی ئەو جلوبەرگە جوانە و گۆرانی قەت لە شایان دەیڵێ لەشایی لەشایی چێ کوتە ماڵە خاڵم کوتووەدی ماڵە بە داوەتیش دەژێڕە کاکە عەبدوڵڵا هەر بێم زەڕت بێ ئیشەڵڵا عادڵجان ئێستا گۆرانێکمان بۆ دەڵێ تو خوداکە ئەگەر مردم تو خدا ئەمەیە سەر قەبرم لە دنیا ڕوون بۆم نەبووی لێرە تا زیاد بۆ دەگرم ئەگەر بێیە سەر قەبرم واکو زیندانێک دەبڕم دیسان دێیە سەر دنیا لێم و لێوانت دەمژم لە نێو ئاوری جەهەندەم وەکو سەفینێک دەفڕم ئەوەی لا دڵمدایە دێم و لە بۆ دەردەبڕم لە مێژ بوو لە دڵمدا بووی ئەگەر یاخەتا بدڕم ئەگەری ئیجازم پێ بدەی بۆ خۆمەم کیانە دەگرم بە خەڵاتی بەری خۆم فرمێسکانت بۆ دەسڕم ئەو جار نەبوو یەک جارنا با بوو هەمیشە بمرم دەوری جاهێڵی دەڕوا چوونە بێتە خاترە پیری بەرە و پیرم دێ دیسان دەبەناترە دیسان دەکەما فکر کە چۆن زینم گوزەرە وەبیرت ماوە نەسرین چەندە چوینە جاترە قسەک لە من و قسێ لە تۆ کوتم جولفلا بەرە دەمەویست ماچت بکەم کوتت مەکە خەتەرە لێپرسینەوەی هەیە ڕۆژێکی لەو مەحشەرە ئەو جارجا بۆی باسکردین ژین بۆ خۆی یەک سەفەرە کوتی زەمانێک دادیە دەڵێ دنیای ئاخرە تەنها هەر بەبایەکی دنیا ئەو سەرە لێچکە لەو سەری دنیا ئەو سەرە وەک مەڕمەڕە ئەگە سارت هەڵدێنی ئەوە ڕۆژی مەحشەرە ئەوەی کە پێت دەمێنێ لەلایە خێر و شەڕە توخداکەی ئەگەر مردم لاشەکەم مەسووتێنن چونکە ڕەسمی کوردانە بڕێک بە سوچیم بەڵێنن بەشی هەم و کەزوایە دوو چێلم بۆ بچەقێنن لە چێلم شێعرێک بنووسن ناوی سەوزان بۆ بێنن بە یار و دۆستەکانم با بە یادم بمێنن بژی کاکە عادڵجان دەنگتە نەرزە یاڕەبی عادڵجان پێت خۆشە درێژەی پێ بدەی بە گۆرانی کتن پێت خۆشە ئەیدی مۆسیقاش فێربی لە پەنایدا بۆ خۆت نەوازەندگی و ژەنیاری بکەی و گۆرانیش بڵێ
میهرەبان لە وێرانەی دڵی تەنگم وەرە سەرمەنزەرەی چاوم تەماشای مەوزی دەریاکە. ماندوو نەبنەوە خۆشەویستان و ئازیزان، دووبارە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەوڕۆمان کاتی ماڵاواییە. ژیانی خۆشی ئاوایی هەروە بەردەوامە، ئێمە دەڕۆین و ئەوەی لە یادمان دەمێنێتەوە سەر و ڕووخۆشی ئەو خەڵکەی میوانداری و گەرم و گوڕیان بوو، دیمەنی جوانی ئاوایی سەرروکانی بوو هەڵکەوتو لە 20 کیلومتری شاری پیرانشار سەر بە بەشی لاجان. تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم. ماڵاوە.